کاتان باش هاوڕێیان من ئێستا چوم دەنگمدا وەک مەسەلەیەکی ئەخلاقی کە لەو وڵاتەی ئێمەمانان ڕەگەزنامەمان پێدەدرێت وەزائیدەن حتا لە ئەو پارتە ڕێکخرا و پارتانەی کە لە چال ساڵی ڕابردوو لە 5 ساڵی ڕابردووی پەرلەمانی ئەوروپاش دیتمان مۆقفیان کەسێتیان شایستەی ئەوەیە ئێمە پاڵپشتیان بکەین. برادەران ئێمە لێرە دەژین هەر بەلای کەم وەکو پەرلەمان عێراق و کوردستان حساب بکەن کە ئەو حەماسەتان بۆ انتخاباتی هەرێم هەیەیان بۆ عێراق هەیە بە ئاستی ئەوە وەرمبڕۆن دەنگدان. پەرلەمانی ئەوروپا برادەران 5 ساڵ جارێک دەکرێت و بە پێی ڕێژەی نفوسی مرۆیەکانی ئێرە مەسەن لە سوید 21 پەرلەمانتار هەردەبژێردرێت لە ئەڵمانیا 96 فەڕەنسا 70 هەندەکە ئیتر ئەوا لە بە پێی ژمارەی دانیشتوانەکەیەتی لە 79 دروست بووە. بڕیاری گرنگ دەرەسید ئەوروپا بەرەو یەک خێزانی گەورەی سیاسی دەڕوە. ئەرچی ئێمەشە هەوڵ بدەین لە دژی بە تایبەتی ئێستا کە دژی بەرەی ڕاستەکان ڕاستەکان دژە پەناهەندەکان گەلک بەهێز بوونە لە زۆربەی ئەوروپاوە دەسەڵات دەگرنە دەست لە پەرلەمانی ئەوروپاش دەبنە هێزێکی کاریگەر. خەڵکانێکی وەکی ئێمە و بچووترین مەسەلەی ئەخلاقی بۆ ناچین دەنگ بدەین بەو هێز و لایەنانەی کە لە سەنگەری ئێمەدا کۆچی چێشەی کوردەکەندا کۆچی لە مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕادا کۆچی لە مرۆڤ بوون دەکەن کە ئێمە لێرە تێکەڵ چێژ بین لەگەر ئەوروپیەکان. یەک ئیشی بچووشیان بە ئێمەیە کە وەختی دەنگدان دێ بچین لەگەڵیان ڕابۆستین ئەوانەی کە بەڕوا بکەن 100 زیاتر ناستە دەنگدا. من دڵنیام من ئەو جارەی کەمپینم پێ نەکرا وەخت نەبوو یان ئەوە تا کۆمەڵێک حاڵەتی تر بوو کەسم نەدیت ئەو پرۆسە گرنگەیەکێتی ئەوروپا کە لە هەموو ئەوروپا 28 وڵاتی ئەوروپایە بچێت لەو 371 میلیۆنی کە توش بەشداری هەست هەمیش هەندامەکەم لەو 370یەکەی بۆ نەچین بۆ دەنگدان بۆ نەچین دەنگ بە یەکێک بدەین کە لە چەند ساڵی ڕابردوو داکۆچی لە ئێمە کردیە. خاڵش کەس دەمەوێت کە خاڵی کۆتایی بی. برادران ئێمە پێشووتر بەردەوام ئەوە کووردە بچین دەنگی پێ بدەن لەو سویدەی بەردەوام 6 پەرلەمانتاری کورتە بوو ئەرێ جگە لە ئەمینە کاکە باوە هەندێک جاریش کاک زەبار ئەمین یعنی ئەو ماوەی لێرە بوو ئاکتیڤ بوو. چی ترتان دیتە زۆر دیفاع لە قەزیە کورد مافی مرۆڤ ئازادی بیر و ڕابکە بەردەوامیش 5 چی لێ بووە بەردەوام 5 پەرلەمانتارمان هەبووە. کوردبوون پێوەەر نییە من ئەڤین چیچەکە بوو هەیە پەرلەمانتاری ئەوروپی بوو چەند لەگەری برادەرە هەوڵدا ئێمە هەوڵماندا یەک کەڵوێستی نەبوو لەسەر زیندانیانی بادیلان بەڵام دەیان پەرلەمانتاری ئەوروپیت کە زمانی کە هەڵوێستیان هەبوو لۆ لەبەرە ئیڤنتی چ کۆیلەیەکی یەکێتیەکان بوو بوویم قەت تەنگ نادەم بە ئەوەی کە لەسەر ئەو ئەساسی کووردە لەسەر ئەو ئەساسی ئەو ئینسانە چەند ڕازگویە لەگە مەبادیئەکانی. بەرحاڵ پرۆسەیەکی گرنگە هیوادارم خەڵک بچێت بۆ دەنگدان شەرمەزاریە و دەلالە لە تەخەلوف پیشاندا بەڕاستی تۆ بێ ئەو وڵاتە هەموو خێر و خۆشەکانی ببەی یان ئەوە تا شعوری دوای 20 ساڵ بەلای کەم 5 ساڵ تێپەڕیا کەمترین کەس ئێستاکە لە 5 ساڵ کەمتر نییە جیاوازی نەدرێتێ ئێ باشە چۆن ناچی وەکو بچووکترین پاڵپشتی دەنگ بدەین. ڕێزمەوەی ئەوروپا ئەوە دەی ئەوە لیستی هەموو حیزبەکانە هەڵی یەبژێری ئەو زرفەت دەدەنێ هەر زۆر وەسیتی ئەوە وەکو هەویەیان ئەو وەرەقەمان دەبێ پێ بێتن. ئێستا من بۆ خۆم یەک هەڵ دەبژێرم لە ناو زرفە دەکەم و دەیان دەنێ بەس دەبێ هەموو کەس ئەو وەرەقەی پێ بێ هاوڕێیان ئەو لە زرفێکە لە هەموو کەس مان هاتیە.